لە شاری سلەیمانی پێشانگایەک بۆ نمایشی هونەری خۆشنووسی دەکرێتەوە کە هونەری خۆشنووسی گرنگی و تایبەتمەندی هەیە لە زۆربەی وڵاتانە و بە تایبەتیش لە شاری سلەیمانی و لە هەرێمی کوردستانش بگرە گرنگیکی زۆری پێێن و ساڵانان کۆمەڵێک لەو کەسانەی وەکو خۆشنووس یاخ وەکو هونەرمەند کارەکەن لەسەر ئەم بابەتە و لەسەر ئەم هونەرە بۆی کە بتوانن لە زۆربەی پێشانگاکانە کۆمەڵێک لەو کارە ناوازانەی خۆیان نمایش بکەن. هەندێک جار ئەم کارانش ئەبرێتە دەرەوە لە کۆمەڵە فستیڤاڵی وڵاتانی ترا بەشداری پێەکەن. بەڵام ئەوی کە گرنگە ئەمڕۆ بابزانین ئەم فستیڤاڵی لە شاری سلەیمانی بەڕێوە چۆن بووە و لە هەمان کاتیشا چێن ئەوانەی کە بەشدار بوون ئایا ئەم هونەرە لێرە گرنگی زۆری پێدرێت و کەسانێکمان هەیە بە باشی بتوانێت ئەم هونەرە کە ئەزانێ بە کەسانی کەی بەخشێ. گفتوگۆ لەسەر ئەم بابەتاکەین بە میوانداری کاک دانادارا وەکو خۆشنووس و وەکو شێوەکاریش کە بە ڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لایمە میوانە. کاک دانا زۆر بە خێر بێبیانی باش. سپاس بۆیەوە. سپاس بۆ ئامادەبوونێ. باسێکی پێشانگاکە بکەین کە لە شاری سلەیمانی بە ناونیشانی ئاسوودەبوونی ڕۆحەکان. ئەم پێشانگایە چۆن کرایەوە و ئێوە چۆن تایە بەشدار بوون و ئایا بۆ ناوخۆ بوو یاخۆ خەڵکانی کەژیان توانی بەشدار بن؟ بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێستان. لە ڕاستیە پێشنگاکە تایبەتە، پێشنگاکە تایبەتی خۆمە و ساڵانە لەم کاتەیە کاتێکی حساسەکە لە دوان زەمانەکەیە لە مانگی ڕەمەزانی پیرۆزە کە بتوانین بیخێنە بەردیدی بینەران و خزمەتی خەڵکی بەڕێزی شاری سلەیمانیەوە. و ئەم پێشنگایە بەڕاستی زۆر گرنگکە دەور و ڕۆڵ و کاریگەری خۆی هەیە بۆ لەبەرەوەی هیچ کاتێک بەقەد ئێستا خەڵک مەشغوڵ نییە بە بابەتی دینی و بابەتی ئاینیەوە بەڕاستی. لە ئێستا ئێمە ئەو کارانی کە ئیشی لەسەرەکەین بابەتی خۆشنووسی هونەری خۆشنووسی هەر لە مێژوویەکی دێرینی هەیە لە سەرجەم وڵاتان و بە تایبەتی ئەم ناوچانەی ئێمە کە بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ناسراوە و بۆ لەبەرەوەی ئەم خەتانە کە نووسێن خەتی عەرەبین و ئەم خەتانە بۆ خەتی عەرەبی زیاتر خەتاتەکان پێنووسن لەبەرەوەی فتح و کەسرە و زەممەی هەیە ئەمانەوە کات تەشکیلە و جوانکاری بۆ دروستکە بۆیە لەوانەیە ئەگەر نووسینێکی کوردی بنووسی ئەو جەمالیەتە نەدا بەدەستەوە بەڕاستی ئەمە ڕاستیکی ڕوونە لای هەموو ئەو کەسانی کە نووسەرن ئەو کەسانەی کە مەسەلەن شارەزای بواری نووسینیان هەیە لەبەرەوە ئێمە ئەمڕۆکە ئەم پێشنگایەمان ئامادە کردووە بە ناوی ئاسوودەبوونی ڕۆحەکان بەڕاستی پێم وایە و هیچ شتێک بەقەد ئەوە ئاسوودەبوون بە ڕۆح ناگەینێ بەڕاستی هەم هونەرەکە هونەرێکی پیرۆزەوە هەم لە بابەتی چوارچێوەی با بڵێن نووسینەوەی قورئانی پیرۆز کە کەلامی خوای گەورەیە و کە پیرۆزترین حرفە لەسەر ئاستی هەموو دنیا کە پێنووسرابێتەوە لە خزمەتانە دەستەکانە خۆش بێت. جا ئەم پێشانگای بەڕێزت کۆمەڵێک خۆشنووسی تایە پێشکەشکراوە بەردیدەی ئەو کەساناکەوێت کە لەوێ ئامادەبن کە تاکو ئێستا لانەیە کارێکی لەو جۆرە ئەنجام نەدرابێتوە تا هەنگاوێکی نوێ و تایبەتت ناوە لە بواری خۆشنووسیە پێم خۆشە خۆت زیاتر باسی بەدەڵنیایی کارەکانی من زیاتر لە ماوەی ڕابردووە کاتێک کە باسی خۆشنووسێکرێ ڕسمیشە بۆ لەبەرەوەی ئەگەر کەسێک لە دوورەوە سەیری ئەو زۆرە کارانە بک بەڕاستی سەیرێکەی خەتاتیە بەڵام لە هەمان کاتە ڕسمیشە بۆ ئەمە فەنی تەشکیلی پێڵەن فەنی خەت واتە داهێنان واتە تۆ بتانی چۆن ئەو حرفانە تێکەڵکەی بۆی سەرنجی خەڵکی پێڕاکێشی چکە بەڕاستی خۆی هەموو شتێک هەموو کارێک هەموو ئیشێک لەوەیە کە فەنی تیا بکەی بەڕاستی و ئەم شێوازە تازەی کە ئێستا و لە مانگی ڕەمەزانی پیرۆز و ئەمڕۆ 27 ڕەمەزانە کە یەک ڕۆژ بەردەوامە بێن پێشەنگاکە کە کاتژمێر 2 دەست پێکە ئەمڕۆ وەڵاهی ڕاستی لەبەر ئەوەی مانگی ڕەمەزانە و خەڵک تااقەتی نییە و ئێتر شەوانی قەدرە و خەڵک بە شەو هیلاکە بێ و بە ڕۆژ سوزانم ینی تۆ بێ عامەکە لێک بدەیتەوە زۆر باشە کەواتە ئەم پێشانگایش لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە ئاکرێتەوە کە بتوانن خەڵکانێکی زۆر بتوانن سەردانی بکەن ئەمەی کە ئێستای بینین لە سەر شاشە ئەم شێوازە نووسینانە ئەتوانی کاکدانە هەر شێوازێکی بڵێ ناوێکی تایبەتی خۆی هەیە و ئەو شێوازانشی کە تۆ بەکارێنی تا چەند گرنگی پێدرێت بۆ نمونە نەک لە پێشانگایە کە تایبەت بەخۆ بێ لەو پێشانگانی کە بۆ نە لە وڵاتانی تر بۆ نمونە پێشانگایەک یاخو چەبرچیەکەکری لە خۆشنووسیە کاری پێکەن بەڵێ لە ڕاستیە ئەم جۆرانی کە من بەکارێنم خەتاتە بەناوبانگەکانی جیهان کە زۆربیان بەداخەوە لە ژیانان نەماون و من هەستاوم بە شێوازی تەقلیدکردنەوەی ئەو کەسانەی کە لە ماوەی ڕابردووە توانیانە بیکەنەوە بەڕاستی و یەکەم شێوازە کە لە هەرێمی کوردستان و عێراق کە من بەو شێوازە بە
ئیشەکەم هیچ خەتاتێک لە هەرێمی کوردستان و لە عێراق بە هەموو پارێزگاکانی عێراقەوە تا ئێستا بۆ شێوازە کاری نەکردو بۆ بۆی ئەڵمانی و لەسەر کانڤاس چونکە معلومی بەڕێستانە شێوەکارەکان ئەم جۆرە بۆیانە بەکار مەرجە هەر شێوەکار بین جا خۆشنووسبی یاخود نە وەڵی نزیکن پیشەکان دێکەوە لەبەرەوە گرینگە بەڕاستی شێوەکار خەتاتیش بزانێت بۆ زۆر جااو پرسیارا کرێت بۆ لەبەرەوەی کاتێک کە ڕسمێک دروستەکە وا جوانترە لە خوارەوە دوو دیار شتێک بنووسێ لەسەری جا ئێستا لە پەنای ئەوەی کە جەنابەت خۆشنووسی ئەکەیت داهێنانی شتیای خۆشنووسی چون بۆ نمونە من هەندێک جار ئەیبینم لە نێو خۆشنووسیەکانە وشەیە کە ئەنووسێت بە پێچەوانەکەشیەوە هەروە نووسراوە ئێستا تۆ دەسە ڕاهاتوە بۆ نمونە حێوەک و خۆی نووسی بەڵام بە پێچەوانەکەی نووسین پێمە بە ئەوەنەی تر ئیشەکە زەحمەتەکەەوە ئەوە ناوی تێربوونی چاوە واتە عفو تێر نەبوونی چاوە واتە چەند سەیریکەی هەر بێتاقەت نابی بێزار نابی یعنی ئەم جۆرە خەتانی کە من پێنووسم خەتی سولسن قورسترین خەتە لەسەر ئاستی دنیا و کەم خەتات هەیە شارەزاییتیا بێت بەڕاستی لەبەرەوە ئەم پێشنگای ئەمڕۆ بۆ جیاوازترە لەگەڵ پێشنگاکانی ساڵانی ڕابردوو لەبەرەوەی هەتاوەکو ئێستا ئەوەی کە من سەرنجم دابێ هیچ کەسێ نەیتوانێت بە قەبارەیەکی گەورە کەعبەی پیرۆز دروست کاتەوە کە من بە قەبارەیەکی زۆر گەورە دروستم کردەوە تاگوتیان برادران وتیان باشە بۆ بە گەوری دروست کرد دوای خەڵک لە فەنای ڕستمەگەری تر خەڵک ناڕۆ بۆ مەکە مەدینەوە ئێستا بینیمان لە دیمەنەکانە کاک داناکەوەی کەی بینیم بەدەر لە خۆشنووسی هەندێک تابلۆشە بینین ئەم تابلوانە لە ڕێگەی وشەوە تابلۆکە و دروست کردووە یاخود چۆن بەڵێ لە ڕاستیە هەنێت هەموو تابلۆیەک تعبیر و مانای تایبەتی خۆی هەیە لەوانەیە نەتوانین بەزەبت بە دیاریکراوی لێرە هەر هەمیشی بکەینەوە بەڵام گرنگەوەی بۆ خزمەتی خەڵکو و بۆ شوێنی ناوچەکە ئەمەی بینین ئەگەر هاوکاران دواتر پیشانمان بنەوە دەموچاوێک بوو بەڵام نووسراوێکیش بوو بۆ خۆی ئەم دوو جۆرە شێوازە و چۆن تێکەڵ کردووە فیگەرێ بکەیتە ناو نووسیکەنەکان بەڵێ ئەوەی بەڕێزت باسێکی ئەوە شێوازی با بڵێن ژنێکە و دوعاکە لە کاتی ئەوەی کە بەڵێ بەڵێ ئەوە کاریگەرترین تابلۆی بەڕاستی ئەوە نووسرا بسم الله الرحمن الرحیم کە سەیرەکەی نووسینە و هەمان کاتیش ڕسمە بەڕاستی لە کاتی دوعاە با بڵێن ئەمە یەکەم جار نەخشەکە دائنێت لەسەر کاغەزە دواتر ئەمە خۆشنووسی معلومی بەڕێستان ئەگەر شارەزاییتان هەبێ هەموو شێوەکاری هەموو جیهان هەتا تەختید نەکێشێ بە هیچ شێوێ ناتوانێت سەردەست پێ بکات حەچی شوێنێ بەقوت بێ ماتریاڵەکان چین زۆرتر بەکاری زۆربەی ئەو شانێکێمە لە سەری وا بڵێن بەکاری هێنین کانڤازی پێوترێت کانڤاز معلومی بەڕێستانە لە ئێران و لە تورکیا لەو شوێنانەوە هاورداکرێت بۆ هەرێمی کوردستان و ئەو بەیانەی بەکاردێتون بۆی ئەڵمانی و عێراقی بەکارێنم زۆر جار تێکەڵیانەکەم جوانتر و باشتر دەرەسێت وە سپرای لێ ئەدەین ئەو سپرایە تایبەتە بە تابلۆ بۆ ماوەی چەندین ساڵ ئەمێنێتەوە تابلۆی تێک ناچێت لە هەڵگرتن و بارگرتن و داگرتن باش وتوتە هەندێک لە تابلۆکان یان خۆشنووسیەکان کە ئەنجامت داوە دڵت پڕ بووە هەتاکو تاوە بووە بەدڵنیایی چییە تابلۆی وا هەبووە هەتاوەکو مەلا وتێتی ئەڵڵا ئەکبەر مەلای بەیانی من بە دیارێ بوو بەڕاستی ئەمیش خۆشەویستی بۆ ئیشەکەیە مۆزوعەکە لەوەیە ینی بەڕاستی مۆزوعی گریانەکەش یعنی کاتێک کە تۆ شتێکە نووسی لە ماناکەی تێبگەی زۆر ینی کاریگەری تێکا بەڕاستی ڕاستە لەبەرەوە هەر شتێک بنووسی نەک مۆزوعی قورئانی پیرۆز جاری وایە چیرۆکێک کە بە کوردی نووسراوەتەوە ئەدگرێنێ لەبەرەوە ئەمانە بەڕاستی کاریگەری خۆی هەیە و پێم خۆشە خەڵکی هەرێمی کوردستان برە و بەم خۆشنووسێ بدەن هەتا ئەگەر نەیانێ فێریش بن لێ نزیک بن و لی تێبگەن بەڕاستی بۆ بن بەڵە زۆر باشە لە ماوەی ڕابردووشە هەر چاوپێکەوتنێکمان لەگەڵ بەڕێزێکرد لەم پرۆگرامی خۆمانە تا چەند گرنگە ئەم پێشانگایە بەشداری پێشانگای وڵاتانی عەربی بە تایبەتی کار زۆر لەسەر خۆشنووسی ئەکەن چەند گرنگە ئەم تابلویانە بەری تەوێت توانەکانی خۆت لێوێ بخەیتە ڕوو بۆی کە بتوانی لەو چێبڕکیانە شاتۆ بەشدار بیت وەڵاهی لە ڕاستیە ئەوە کەوتۆتە سەر تمۆحی خۆشنووسەکە یا با بڵێن کەوتۆتە سەر هەوڵدانی ئەو کەسەی کە ئەوێت بەشداری بکات لە ئەرکێکی قورس نییە توانن بەشدار بن لە ڕاستیە ئەرکێکی قورس نییە بەڵام چەندێک کەوتۆتە سەر ئەوەی کە ئیشەکە جوانە دوو ئەوەنە کەوتۆتە سەر علاقات و پەیوەندی ئەو شخصەکە لەگەڵ وڵاتان و دەوروبەری بەڕاستی چونکە معلومی بەڕێستانە ئەو کەسێک کە پەیوەندی بە ئێسترە زیاتر ئیشەکانی بەرەو پێشەچێت بەڕاستی ئەمەش گرینگە بەڕاستی لە سەر ئاستی وڵاتان کە هونەرمەندەکانی کورد بەشدار بن
لە هەر پێشەنگایەکی خۆشنووسی بێ یاخود شێوەکاری بە هەلو دەرفەتێکی زەڕێنی بزانن بۆی ئەو هەلە بخۆزنەوە لە دەستیان نەچێت چکە معلومی بەڕێستانە ئەو کات هەموو شتێکە کات ئەگەر زوو بەشدار نەبی لە دەستەچێت. باشە ئەمڕۆ پێشانگاکە ئەکرێتەوە بۆ ماوەی تەنیا یەک ڕۆژێش واتە تەنیا ئەمڕۆ مەجال هەیە لە مۆزەخانەی ئەمنە سوورەکەی شاری سلێمانی لە سعات چەند بۆ چەند؟ سعات 2 بۆ بانگی ئێوارە 2 بۆ بانگی کە 6:30 کابڵێ دەی دەستەکانە خۆش بێ بە هیوای سەرکەوتن بە هیوای ئەوەی کە بتوانانی ئەم پێشانگایە بەردەوامی فێبێ و خۆ دەڵێ لە بەرەوەی خەڵک مادوو نەبێ زۆر بۆیە ئەو کاتە و دیاری کردووە و هیواداریشین ئەگەر چەند کەسێک ئارەزوومەند بێ یاخود حەز بکات فێری خۆشنووسی بێ بیرێکیش لەوە بکەیتەوە بتوانی دەورەیە بکەیتەوە یاخۆ کەسانێک کە ئارەزوومەندن خۆیان بەهرەکەیان تایە تۆ بتوانین زیاتر دەڵێن. بەس یەک شت عەفو من جاری پێشوش باسم کرد یعنی کارێک کراوە لە هەرێمی کوردستان سەبارەت بە تابلۆ زۆر مهمە بەڕێز خات و ئەمەد جەلال کە بەڕاستی ئەو پێی هەڵساوە بۆ کارە یعنی تابلۆی هونەرمەندەکانمان ئێستا لە هەوڵان بۆ ئەوەی کە لە پێشەنگاکانە بکردرێنەوە بە خۆشحاڵیەوە لە ماوەی ڕابردوو هەفتەی ڕابردووە کە پێشەنگایەکی گەورە لە سلێمانی کرایە و هونەرمەندەکانی ڕۆژهەڵات با بڵێن هاتنە ئێرە زۆربەی تابلۆکانیان فرۆشرا و کە ئەمەش بەڕاستی گرینگە لە شوێنەکان هەڵبواسرێ و ڕۆحێتێکی تایبەتەدا بە بینەران ئێمەش گرنگیمان ناوە بۆ وەکو دەستگای کورسا دوایەگەر چیتە دەرۆتوانی هەروەکو مۆزەخانەیەگە بینی کە چی تابلۆی ناوخۆیمان هەڵبژاردنیای کورسات هەموو کات دەستی هەبووە لە پێشخستنی هونەرەکان دەی زۆر بەخێر بەهیوای سەرکەوتن ئینشەڵڵا کەسانەش کە حەزیان کردیان مەجالیان هەبوو ئەمڕۆ بەشدار بن لە مۆزەخانەی ئەمنە سوورەکە و بەوەی کە بتوان لە نزیکە و بینەری پێشانگاکە بن.